فەرموو کاکەم مامۆستاگیر لێمە. من گوێم لێتە قوربان. سلام علیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. جەزاکەڵڵا مامۆستاگیان، زۆر سپاسی جەنابتان دەکەم. ئای گەورە سپاس بۆ هەنێشی کە گوێگرمانن. ڕێزی مامۆستاگیان وەڵڵا عەزیز نەبێ داوا لێبوردنەوەم لە کاتت نەگرم. من زۆر خەونە بێنم، یعنی خەونەکانم ئەلحەمدولیلا باشن، بەڵام خەونەکانم زیاتر بە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم محەممەد. دوو جار خەونم بە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم دیوە. ئەم هەفتەیەش خەونم بە مالکی کوڕی دینارەوە دیوە. مامۆستاگیان ئەلحەمدولیلا بڵێن خەونە بینم ڕائەکەم بۆ پێشی ڕیزی پێشی نوێژ، بۆ یەکەم ڕیزی پێشەوە بۆ لە ناو مزگەوتە ڕائەکەم بانگ بم، خەڵک پێم بەڵێ سەوتت خۆشە بۆ بانگدان، ئەچم لە خەوەکەمە بانگ ئەدەم، خەڵک دەستخۆشیم لێکا لە خەونەکەمە. لە خەومە مالکی کوڕی دینار پێماڵێ بڕۆ بۆ فڵان شوێن، لەو شوێنە ڕزق و بەرەکەتی تایە. من لە خۆمە هەنگوین و گوێز نەفرۆشت لەگەڵ دوو برامە. پێوتم ئێرە ئەگەر زانی بازاڕت کردە بڕۆ بۆ ئەو شوێنە، بە شوێنێکت نیشانە دەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەو شوێنە زۆر بەپیت و بە بەرەکەتە، بڕۆن لەوێ شوێنی دەستنیشانکەن. ئەو شوێنە ڕۆژێک دێت زۆر بەپیت و بەرەکەتە بێ. ئەو شوێنەش والله ئەعلەم فەرمووی ئەو شوێنە پڕە لە ڕزێڕ و ئاڵتوون، شوێنی بۆ خۆتان بگرن ئەو شوێنەش پڕە لە زێڕ و ئاڵتوون. ئەو شوێنە بەپیت و بە بەرەکەتە پێ، ڕۆژێک دێ و شوێنەش بازارێکی باشی بێت. ئەمە مالکی دینار لە خەومە ئەم قسەی پێوتم. لە خەویشما پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو جار تا ئێستا هاتووەتە خەون مامۆستای بەڕێز. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووەتە خەوم لە شوێنێکی بیابانە، لە شوێنێکی وشکانیە، شوێنێک عەرزەکان وشکی بووبوون، ئاوە شەق بوو. منی بینی لە دوورەوانێ، یعنی توێنیم بوو، زۆرم توێنی بوو. بەرەو ڕووم هات، عەبایەکی سپی لەبەر بوو، ڕەشێکی چڕ و جوانی بوو، عەبایەکی سپی لەبەر بوو، باڵا بەرز بوو، زۆر جوان بوو. من نەمزانیەوە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم. فەرمووی چێکە لێرە؟ وتم زۆرم توێنیوە، بەدوای ئاوا ئەگەڕێم. گۆچانێکی بەدەست بوو، سبحان الله تعالی، بە گۆچانەکەی دای لە عەرزەکە بەسەری ئەو گۆچانەی کە بەدەستیوێتی، گۆچانەکەی خڕ بوو بەدەستیەوە، گۆچانێکی زۆر جوان بوو. دای لە عەرز سبحان الله تعالی ئاو هاتە دەرەوانێ لەو شوێنی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گۆچانەکەیدا بە عەرزە. بەسەری گۆچانەکەی سبحان الله مامۆستا، بەسەری گۆچانەکەی ئاوێکە بەدەم منەوانێ. من ئاوم خوارد بە دەستی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. مامۆستای بەڕێز دەستی هێنا بەسەر ما و ماچی سەری کردم. وتم تۆ کیت؟ وتی من پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم. وتی تۆ زۆر نەعامەتی و ناخۆشی و زۆر چەشتووە، تۆ لە مناڵیەوە ناڕەحەتی زۆر چەشتووە. پێم فەرمووتم من بێدایک ژیاوم، من لەژێر دەستی باوەژن نابووم، ئەو باوکشم نەماوە. فەرمووی من ئەم ئاوە تێمێ، وتە لەم وەلای ئینشەڵا فەقیر نابیت بەئیزنی الله تعالی، تۆ نەعامەتی ناچەشیت. سبحان الله تعالی ویستی جێم بیاڵێ. وتم تۆ کیت؟ وتی من پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم، لەلایەن خوای گەورە هاتمەتە خزمەتتۆ. مامۆستا گیان سبحان الله تعالی، من گەنجێکم الحەمدولیلا بە فەزلی خوای گەورە تاوکە بێدایک و باوک ژیاوم، بە فەزلی خوای گەورە هەتا ئەو کەستەش نوێژەکەم نەفەوتاوە. الحەمدولیلا بە فەزلی خوای گەورەش مردوو ئەشم بێ بەرامبەر لە پێناو خوای گەورە، پارەوشت لە کەس وەرناگرم، لە تواناشما بێت قەبر هەڵەکەنم لە پێناو خوای گەورە بێ بەرامبەر. الحەمدولیلا بە فەزلی خوای گەورە. مامۆستاگیان ئەم خەوانە زۆرە بینم، لە خەویشما زۆر ڕائەکەم بۆ پێشەوە، بۆ ڕیزی پێشەوە بۆ نوێژ، پێشکەوتنەکەم ڕائەکەم ئەڕۆم بۆ پێشەوە بۆ ڕیزی پێشەوە. خەوی وە ئەبینم سبحان الله تعالی لە خەوەکەمە ئەڕۆم بۆ بانگدان، خەڵک پێم ئەڵێ تۆ بڕۆ بانگ بە دەنگی تۆ زۆر خۆشە. من بانگم زۆر دا مامۆستاگیان،
الحمد لله بفضل خوای گەورە پێم بڵێم بڕۆ بانگتە کاتێ بانگ ئەدەم هەموو خەڵکەکە چۆن ها ئەو مامۆستایەکمانی سەوتی زۆر خۆشە مامۆستا عەبدولباسط چۆن ها خەڵک لە کاتی قورئان خوێندنەکە هاوارەکەن ئەڵێن الله ئەکبەر ماشاء الله لە خەوەکەمە زۆر خەڵک لەناو مزگەوتەکە وام پێ ئەڵێن پێم ئەڵێن ماشاء الله الله ئەکبەر سەوتە زۆر خۆشە بەردەوام بە ئەم خەوانە زۆر بینم بەفەزلی خوای گەورە بەفەزلی خوای گەورە بەڵام من گەنجێکم نەڵێم خۆم ئەسپی خۆوەکەم تەنها الله تەعالی ئازانێت تەنها خوای گەورە ئاگادارێتی دڵی ئینسانەکان الحەمدولیلا بەفەزلی خوای گەورە زۆر ڕازگەم لەگەڵ خوای خۆمە لەگەڵ مرۆڤەکانە لەگەڵ عەبدی خوای گەورە دڵێکی زۆر پاکم هەیە بە ژیانم نازانم درۆ چییە لەگەڵ خوای گەورە قەت درۆ و خەش ناکەم الحەمدولیلا بەفەزلی خوای گەورە تەنها خوای گەورە ئەزانێت چەند پاکم بەخوای ڕەبالعالەمین چەنە لەگەڵ خوای گەورە پاکم ئەوەش لەگەڵ عەبدەکانی خوای گەورە پاکم لەگەڵ هەموو کەسێکە ڕازگۆم یعنی درۆ خەش و فێڵ و شتانم نییە مامۆستا تر خوای گەورە خۆشی ئاگادارە مامۆستا من الحەمدولیلا یعنی داوای لەبەر نەکەم لە کاتم نەگرم شت زۆرە دۆزمەوانێ بەفەزلی خوای گەورە دینی ساحیبی خۆیەکەمەوانێ باشە خوای گەورە ئەم فۆزدانیەوە بەسەرمە بەڵام مامۆستا جاری بە هەیە قەدری خوای گەورە من شت دوو نەکەم بۆم ناگەڕێتەوانێ بەڵام بە هەمیشە ئەڵێم ئەمە تاقیکردنەوەی خوای گەورەم لەسەرە گەورە بتپارێزێ خۆی ئەڵڵا لێت ڕاستیکردنم ئازاکەم زۆر خۆشە و مامۆستا سامان دووسێ قسەی لەسەر کە من ناتوانم قسە ئەو بینین بە ڕیزی پێشەوەی نوێژ ئینشاءڵڵا ئیمانە و خەوبینین بە هەر بابەت لەم بابەتانە و کە باسی کرد ئینشاءڵڵا ئیمانە بۆ ئەو کەسەکە و ئەو خواردن بەدەست پێغەمبەر صلی الله تعالی علیه و آله وسلم لە خەوە ئینشاءڵڵا زۆر سوودی هەیە بۆ کەسەکە کەسێکی باشە بۆیە گرنگی بدا بە دوو شت یەکەمیان ئەوەیە شکر زۆر بکات لەسەر ئەو نیعمەتانە چونکە زەرورە ئینسان کە نیعمەتێکی بوو شکری لەسەر بکە دووەمیش سەبر لەسەر ناڕەحەتیەکان کە بە پێی خەوەکان ناڕەحەتی زۆر بینی و بە پێی خەوەکان تەواو لەو خەوانی کە دێت مامۆستا من بە پێی خەوەکان لێکێدەبوو بە پێی خەوەکانی کە ناڕەحەتی زۆر دیە ئینشاءڵڵا ئەجرت گەورەیە ئینشاءڵڵا وەڵا مامۆستاکیان داوای لەبەر نەکەم لە کاتتان نەگرم زۆر ناڕەحەتیم چەشتووە بە بۆنەوەی هەر لە منداڵی و بێدایک ژیاوم لە منداڵی و بێدایک ژیاوم ئیترەوە چەند ساڵێکیشە باوکشمە وەفاتی کردووە خۆش بیوە ئەو شوێنەی کە ناونیشانەکەت پێدراوە بڕۆ بە فڵانە شوێن خەڵکی ئەو شوێنە خەڵکێکن زیکریان زۆرە خەڵکێکی دڵپاک و زیکر زۆرن زیکریان زۆرە کە فەرموویەتی بچە بۆ شوێنە ئاڵتوونی تایە بابەتەکە ئاڵتون نییە بابەتەکە ئەوەی خەڵکی ئەو شوێنە خەڵکێکی پاکن و زیکریان زۆرە عیبادەت و زیکریان زۆرە ئینشاءڵڵا خەڵکی ئەو شوێنە شایەتی باشیان بۆ درێەوە ئینشاءڵڵا وەڵا مامۆستا ئەو شوێنەی کە باسی کرد بڵێن قەدەری خوای کرد هەندێک ئەو شوێنە خزمەتیمان ئەگاتەوە بە خزمەکان یعنی خزمم خوای گەورە لە هەموو لای ڕازی بێ گرت مازەکە مامۆستاکیان داوای لەبەرتان لێکم گردن تازاوی الله لێ ڕازی بێ برا عەزیزەکەم جزاک الله بارك الله فيكم خوای گەورە لە هەموو لای ڕازی بێ ئینشاءڵڵا بارك الله فيكم جزاكم الله خيرا خوای گەورە هەموو لای بارز دوعای خێر بە هەموو لایەکە دوعای خێرمان بکەن ئینشاءڵڵا ان شاء الله سلامت ان شاء الله السلام عليكم ورحمة الله وبركاته